ئەمریکا ناڕزاییەکی تون دەردەبڕێت لەسەر ئەو هێرشەی کرایە سەر ماڵی سەرۆکوەزیری عێراق و بە هەوڵێکیش بۆ تێکدان و تێکشکاندنی ئایندەی عێراقیەکان ناودێری دەکات. ئێمە زۆر تووڕین و ناڕزایەکی توندیش دەردەبڕین لەسەر ئەو هێرشەی کرایە سەر سەرۆکوەزیری عێراق. کازمی سەرۆکوەزیری عێراق هەرتەنها سەرۆکی حکوومەت نییە، بەڵکو نوێنەرایەتی دەوڵەتی عێراقیش دەکات و سەرکردەی هێزە لەشکریەکانی عێراقیشە. جا بۆیە لەو بڕواایەداین ئەوەی ڕووی داوە هەر هێرش نییە بۆ سەر کازمی، بەڵکو بۆ سەر سەروەری و سەقامگیری دەوڵەتی عێراقیشە. مستەفا کازمی زوێکی ڕۆژی یەکشەمە لە هەوڵێکی کوشتن ڕزگاری بوو. ئەو هەوڵە لە ڕێی سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی بە بۆم چێنراوە درابوو و نێردرا بۆ سەر ماڵەکەی لە ناوچەی سەوز لە بەغدا. سەرۆک جۆ بایدن لە ڕاگەیەندراوەکەی ڕۆژی یەکشەمەیدا دەڵێ بەڕێوەبەرایەتی ئەمریکا ئامادەیە بۆ یارمەتی و کۆمەکی هێزە ئاسایشیەکانی عێراق بۆ ئاشکراکردنی ئەوانەی بەرپرسیارن لەو هێرشە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەو پێشنیازە دووبارە دەکاتەوە. کاتێک باز دێتە سەر گوناهبارکردن، ئەوە لێکۆڵینەوەیەکی عێراقیانە دەستی پێکردو ئێمەش چاوەڕوانی بەرەو پێشچوونەکانی ئەو لێکۆڵینەوانین. ئێمە بە شێوەیەکی بەرچاو ڕوونمان کردووەتەوە. بلینکن وەزیری دەرەوە و سەرۆک بایدن لە ڕاگەیەندراوەکانیاندا زۆر بەباشی ڕوونیان کردوێتەوە کە ئەمریکا ئامادەیە بۆ هاوکاریکردنی لێکۆڵینەوەکان بە هەموو ڕێگە و شێوازێکەوە ئەگەر عێراقیەکان داوای یارمەتیمان لێ بکەن. دەستەی ئاسایشی نیشتیمانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا دەڵێ ئەو دەستدرێژیە تێرۆریستانەیی کرایە سەرماڵی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ئامانجگرتنێکی ترسناکی دەوڵەتی عێراقدا دەنرێ لەلایەن دەستە و تاقمە چەکدارە تاوانکارەکانەوە. لكن هناك من يحاول أن يعبث بأمن العراق. لایەن هەندەیانەوێت ڕەوشی ئاسایشی وڵاتەکەمان تێک بدەن، لایەن هەن هەوڵ دەدەن گاڵتە بە ئایندەی عێراق بکەن. ئەوانە دەوڵەتێکی چەتەگرایان دەوێت و دەوڵەتێکی پڕ لە بۆشای ئاسایشی، بەڵام ئێمە بە دوای بنیادنانی دەوڵەتی عێراق و ئایندەی عێراقدا دەگەڕین بۆ پاراستنی شکۆی عێراقیەکان. ئێمە ڕێز لە دەوڵەتەکەمان دەگرین و کاریش بۆ سەرکەوتنی دەکەین. گەورە کاربەدەستانی ئاسایشی نیشتیمانی عێراق دەڵێن ئەوەی وەها تێدەگا کە دەستی هێزە ئاسایشیەکان نایەنگاتێ خەیاڵیان خاوە و هیچ کەسێک گەورە نییە لە بەردەم یاسادا و هیچ کەسێکیش نابێتە گەورە بەسەر عێراقەوە. سوف نستمر والبحث. ئێمە بەردەوام دەبین لە گەڕان بە شوێنەوانەی ئەم تاوانە قێزنەونەیان کردووە ماڵی سەرۆکوەزیریان کردوتە ئامانج، بە شوێنیاندا دەگەڕین، باشیان دەناسین، زۆر باش دەیان ناسین، باش دەیان ناسین و دەیان دۆزینەوە دڵنیا بن. ئەو هەوڵە سەرنەگرتووە بۆ کوشتنی مستەفا کازمی وەک لە بەغداوە دەگوترێت بە دوور نازانرێ دەستی ئەو هێزە میلیشیانەی سەر بە ئێران یان لە نزیک ئێرانەوەی تیادا بێ کە لە هەڵبژاردنەکەی مانگی دەی ڕابردوودا دەنگێکی ئەو تۆیان نەهێناوە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکەی ساڵی 2018دا. ئەجندا هەنوو دەشێت وەهاشدا بنرێن کە ناوخۆی و دەرەکین و پێکەوە کار لەسەر شێواندنی دیمەنی سیاسی وڵاتە دەکەن. خەڵکانێکیش هەن نایەنەوێت پرۆسەی سیاسیمان بارەستەی دیموکراسیدا بڕوات. زۆر لایەن هەن ناوخۆی و دەرەکیش بەرپرسیارەتی ئەم ئاژاوە گێڕیانەیان لە ئەستۆیە. چارەسەریش ئەوەیە دۆڕا و سەرکەوتوو لە هەڵبژاردنەکاندا لەسەر مێزی دیالۆگ دابنیشن لەسەر بنچینەی خۆشەویستی بۆ نیشتیمان و ئەم کێشانە بە تەواوەتی چارەسەر بکەن. ئەو هێرشانەی بە فڕۆکەی بێفڕۆکەوان دەکرێن لە عێراقدا بوونەتە جێی نیگەرانی خەڵک و هەروەهاش هاوپەیمانێتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئەمڕۆ میوانداری دکتۆر بیلال وهاب دەکەین. دکتۆر بیلال شارەزای کاروباری عێراقە لە نێوەندی واشنگتن بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی نزیک. دکتۆر بیلال سوپاسگوزارتم بۆ بەشداریت لەم بەرنامەیەماندا. با یەکەم پرسیاریشم سەبارەت بە پەیامەکانی پشت ئەو هێرشە بێیە ئەو هەوڵە سەرنەگرتووە بێ کە درا بۆ کوشتنی کازمی. ئەوە هەر پەیامێک بوو بۆ کازمی بۆ حکوومەتەکەی یا پەیامێک بوو بۆ هەموو لایەک؟ سڵاو لێبێ کاک بەڵێن خۆشحاڵم بە بوونم لەگەڵ تا لەم بەرنامەیە بۆ جارێکی تر. لە ڕاستیە ئەگەر پەیام بوو بێ ئەوە پەیامێکی خەتەرناک بوو، چونکە لەو دوو بۆمبەیکەوە فرەدرایە ماڵی کازمیەوە یەکێکیان تەقیەوە و زەرەرێکی مادی گەیان شایەت ئەگەر دووەمەکەش بتەقیایەتەوە کە نەتەقی بۆ لە سەقفی ماڵەکە لە سەربانی ماڵەکە لەوە چوو ژیانی شخصی کازمی بخاتە خەتەرەوە. کەواتە بەڕای من هەوڵێکی جددی بوو بۆ کوشتنی تیرۆرکردنی کازمی، بەڵام هەڵبەتە پەیامیشی هەر لەگەڵایە. لە ڕووی پەیامەوە بەشێکی ئەوەیە کە
پەلەقاژەیەکی سیاسی ئەو لایەنانەیە کەوا دۆڕاندویانە ئەوان هەڕەشەکەیان بۆ کازمی نەشاردۆتەوە چەنەها جار ڕاستەوخۆ هەڕەشەیان لێ کردووە هەڕەشەی کوشتنیان لێ کردووە هەڕەشەی ئەویان لێ کردووە کە لای ئەوان خەتی سوورە هەڕەشەی سیاسیان لێ کردووە ڕسمیان هێناوە و بە قۆنرە چوونەتە سەری واتە دژایەتیان بەرامبەر بە کازمی هەرگیز شاراوە نەبووە ئەمە لەلایەکی تر ئەم شێوازی تیاری درۆن و هێرشکردنە سەر بینایە لەسەر بۆ سەفارەتی ئەمریکی بووە بۆ مەتاری هەولێر بووە و پێشتر بەبێەوەی کەوا بۆمبی پێوە بێت بە هەمان تیارە هێرش کراوەتە سەر ماڵی کازمی لە مانگی سێ لەوانەیە ئەوەی مانگی سێ پەیام بوو بێت بەڵام ئەمەی ئەم جارە هەڕەشەیەکی تەواو جددی بوو مانایەوەی پەلەقاژەیەکی سیاسی هەیە ئەم هێزانەی کەوا میلیشیان و چەکدارن وا بیرەکەنەوە دەنگیان دۆڕاندووە جادەیان دۆڕاندووە هەیە نییە بەدەستیانەوە وەکو هێز دووشتە یەکەم ئێرانی ژەوەتانە پیرۆزبایی لە عێراق کردەوە باسی سەرکەوتنی پرۆسی هەڵبژاردن دەکات کەواتە چەکی دووەمیان بەدەستەوەیە کە فعلەن چەکی عملیە کە ئەگەر هاتو ئیمڕۆ بەکاری نێنن لەوانەیە لە چەند ساڵی داهاتووە ئەوشیان لەدەست دەربچێت بۆیە جۆرێکە لە پەلەقاژە کە بەڕای من لەوە چێ هەڵەیەکی استراتیژیشیان کردبێت چونکە یەکەم ئەوەتانی ئێران و لایەنەکانی تر لەو ڕۆژەوە لە حوتی مانگەوە داوای هێوربوونەوە دەکەن ئەمە یەک دووەم عێراق لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لەلایەن وڵاتە یەقلیمیەکانەوە لەلایەن لایەنە عێراقیەکانیشەوە پشتگیریەکی زۆر هەم بۆ دەوڵەت هەم بۆ شخصی کازمی کرا بەڕای من هەڵەی ئەخیری استراتیژی ئەوە بکەوە بۆ یەکەم جار جۆرێک لە ئیجماعی خطاب و شێوازی ئاخاوتن دروست بووە کە ئەم کردارە بە تیرۆر وەسف ئەکرێت جنابەت ئەزانی کەوا جۆرێک لە عورفی سیاسی لە عێراقا هەیە ئەگەر هاتوو ینی زمانەکە تائیفی نەبێ بەڵام ئەگەر سوننە کارێکی لەم بابەتە بکە ئەوە تیرۆرە بەڵام ئەگەر لایەنێکی شیعە کردی ئەڵێن کاری میلیشیایە دژە قانونە بەڵام ئەم جارە بە ئاشکرا لە خێتابە نێودەوڵەتیەکانە لەگەڵ یا مجتەماعی نێودەوڵەتی و مەجلیسی ئەمن وتیان ئەمە کردەیەکی تیرۆریە ئەمە زەرێکی گەورەیە بۆ ئەو میلیشیانە بۆیە لەوەش لێ پەشیمان بن باشە دکتۆر بۆ خۆت دەزانی لە مانگی دەی ساڵی 2009ەوە ینی پرۆسەیەکی گۆڕانکاری لە عێراقدا لە ئارادایە لە دەست لە کارچێشانەوەی حکوومەتەکەی عەبدولمەهدیەوە دەست پێ دەکات دواتریش هەتا کازمی پۆستی سەرۆکوەزیری یا پۆستی سەرۆکایەتی حکوومەتەکە وەردەگرێ وەکو گریمانەیەک دایبنین ئەگەر هاتبا و کازمی بکوژرا باە ئەو پرۆسەیەش کۆتایی پێداهات نا بەڕای من ئاڵۆستر ئەبوو لەوە ئەچێت ها کاتی خۆی کە مناڵ بووین دڵتەپێن و یاریمانە کرد ئەگەر هات و بدۆڕینایە تڵۆپانە خستە بن باڵمان و ڕامانە کرد یاریەکەمان تێکەدا چکە یاریەکە تێکچە لەوە باشترەکەوە یاریەکە بدۆڕێنی لەوە ئەچێ بۆیە ناومنا پەلەقاژە کۆتا پەلەقاژەیەک بێ بۆی کەوا یاریەکە تێک بدەن ئێستا یاریەکە تێک نەچووە لەوە ئەچێ شیرازەی یاریەکە تۆزێک تێکچوو بێ لەوانەیە پێکەرانی حکوومەت ئاڵۆستر بێ یاخود دوا بکەوێت کە ئەوە لە قازانجی عێراق و سەقامگیری عێراقا نییە بەڵام ئەگەر هات و کازمی بکوژرایە بەڵێ عێراق لەوە ئەچوو بچوایەتە نەفەقێکی تاریکترەوە نمونەیەکی نزیک لەمەی کە ڕوویدا ئەگەر ئەم فەرزیەی کەوا جەنابەت ئاماژەی پێیەکەی کوشتنی سعد حەریری بوو ببوورە کوشتنی ڕەفیق حەریری بوو باوکی سعد حەریری کە ئێستش لوبنان نەیتوانی جۆرێک لەو سەقامگیریەی پێش کوشتنی ڕەفیق حەریری بێنێتەوە ئاراوە چونکە کوشتنی سەرۆکی دەوڵەت کوشتنی قائیدی عامی قوواتی مسلحە ئەم عنوانە کارێکی کەم نییە کردەیەکی نێودەوڵەتیە بۆیە ئەگەر هات و تەنها هەوڵەکە ئەم هەموو ڕەتفعلە ناوخۆی و ئیقلیمیە و تەنانەت وەکوتم ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانی هێنابێتە دەنگ ئەوە کوشتنەکەی لەوە ئەچێ عێراقی بخستایەتە ناو گێژاوێکەوە کە بە ئاسانی لی دەرنەچوایە ئێستا لای کەم سەرۆکوەزیران ڕزگاری بووە سەرۆکوەزیران ڕەتفعلێکی توندی عاتفی نەبووە بەڵکو عاقلانە تەعاملی لەگەڵ بابەتەکە کردووە و هەست دەکەم لایەنەکانیش جۆرێک لە بەخەبەربوونەوەیان بۆ دروست بووە کەوا وەک بڵێ خوا لە خەمێکی گەورە ڕزگاری کردوون بۆیە ئەبینی هەم ئێران و هەم لایەنە شیعیەکانی کە لە هەڵبژەرەکانە دۆڕاندویانە ئێستا باس لە هێورکردنەوە ئەکەن چونکە هەڵەیەکی گەورەتر خەتەرێکی گەورەتر لە ئارا بوو
بەڵێ دکتۆر لە وەڵامی پرسیاری یەکەمدا جەنابە داماژۆ بەوە کرد کە ئەو لایەنانە هەڵەیەکی استراتیژی گەورەیان کردووە بە تایبەتی ئەگەر بێت و پشتڕاست بکرێتەوە و بسەلمێنرێ لەسەریان. بەڕای جەنابە ئەو هەڵە استراتیژیە گەورەیە ئەو لایەنانە باجەکەیە دەنیاننا. تحقیق ضرورە. هاوکاری ئەمریکا بە تایبەتی ئەگەر تاکلایانە نەبێت بەڵکو لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیە بێت بە تایبەتی لە دوای بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان جۆرێک لە لێکۆڵینەوە بکرێت ئەو لایەنانەی کەوا تاوانبارن ئاشکرا بکرێت کە بەڕای من وەکو ئاماژەم پێکرد زۆر زەحمەت نییە چونکە ئەو کەسێک کە هەڕەشەیەکە ئاشکرایە و ئەو کەسێک کە ئەو قابلێت و توانایی هەیە هەر ئاشکرایە و ئەم ساڕوخ و درۆنانەی کەوا بەکار هاتوون یەکەم جاریان نییە بەڵکو پێشتر بینراون بۆیە لە ڕووی ڕێی عام و لە ڕووی قانون و محکەمە لەوە ناچێت زۆر زەحمەت بێ بەڵام ضرورە لە عێراقا کەوا کەسێک کە هەڵەیەکی کرد لەم بابەتە لەم جۆرە هەڵانە لەم جۆرە هەڕەشە تیرۆریستیانە لە ڕاستیە عێراقیانە تەعاملی لەگەڵ نەکرێ بۆی کەوا تەسفێ بکرێن و بکوژێن بەڵکو دیموکراتیانە دەوڵەتدارانە دەوڵەتمەدارانە تەعاملیان لەگەڵ بکرێ بەوەی کەوا بدرێنە قانون بدرێنە یاسا. ڕاستە کاظمی گلەیی ئەوەی لێ ئەکرێکەوە خەڵکانێکی گرتووە و پاشان بەردراون وەکو قاسم موسلح یاخود ساڵێک پێش گرتنی قاسم موسلح بەڵام لای کەم لە جاتیەوەی کەوا قاسم موسلح لەلایەن هێزە عێراقیەکانی سەر بە کاظمیەوە لە ماڵی خۆیان بکوژرێ کە لە عێراقا وا باوە بەڵکو نەخێت دەیگرێ دەیداتە محکەمە پاشان محکەمە گەندەڵیتیایە یاخود تەسیراتی سیاسی لەسەر هەتا دوایی بەرەدرێت هێشتا ئەمە زەرێکی کەمترە لەوەی کەوا میلیشیا درۆن بتەقێنێت و حکوومەتی عێراقیش بچێت لە ئینتیقاما خەڵک بکوژێ. هەڵ استراتیجیەکە ئەوەیە کە ئێران ئیحراج بووە ئەوەیە کە لایەنەکانی وەکو حەکیم وەکو عەبادی تەنانەت وەکو شخصی عامری کە سەرۆکی فەتح بوو جۆرێ لە ئیحراجی بۆ دروست بووە کەوا مەجبورن بەیاننامە دەربکەن پشگیری لە کاظمی بکەن لە مووقیفی هجوومەوە کە پێشتر یانوت ئێمە غەدرمان لێکراوە و دەبێ هەڵبژارنەکان بکرێنەوە و بازێ داواکاری گەوریان هەبوو ئیستا چوونەتە مووقیفی دیفاع لە خۆکردن و تەبری ئەزیممە کەوا بڵێن خەتای ئێمە نەبووە و ئێرانیش بەناوعی لە نەوعەکان لەوە ئەچێ مەجبور ببێت چونکە لە کۆتایی ئەم مانگا بڕیار وایە کۆبوونەوەکانی ئەمریکا و ئێران لەسەر مەلەفینەوەی جارێکی تازە بکرێنەوە بڕوان ئێران لەم کاتە حەزی لەوە بێت کەوا کێشەیەکی تازە بۆ خۆی دروست بکات بۆیە میلیشیاکان شەڕی ئەو پارەیە ئەکەن کەوا لە ڕێی حکوومەتەوە دەستیانەکەوێت جۆرێک لە تاکلایەنە کاریان کردووە کە لەوە ئەچێ زەرەری لە هاوپەیمانەکانیان دابێت لەوانە ئێرانیش. باشە دکتۆریانی بە پێی سەرچاوەکانی هەواڵ لە عێراقەوە ئەو سێ درۆنەی لە هێرشەکەدا بەکارهێنراون دروستکراوی ئێرانن بۆمبەکانیش دەڵێ هەر بە هەمان شێوە دروستکراوی ئێرانە بەڵام زۆرێک لە کاربەدەستانی عێراقی ئاماژە بەوە دەکەن دەڵێن مەرجنی ئەمە بەڵگە بێ بەوەی کە ئێران لە پشتی ئەو هەوڵەوەیە بۆچی مەرج نەبێیانی؟ وڵات چونکەوە ئێرانە و بۆی ئەلوێ تا ئیسا هاجار ئەمەی کردووە و وەکو بەرزەکی بانان لی دەرچووە و کەسیش نییە محاسبەی بکاو ئەگەنا پرسیارەکەی جنابە زۆر لۆژیکیە ئیتر ئەو دروستی کردووە و ئەو حکومیەکا و ئەو پێشتر ئەو توێتی بەلای ڕاستابی بە و بەلای چەپابی بە ئیسا چۆن ئێمە بڕوا بکەین بڵین وەڵاهی ئەمەی تا ئیسا کراوە بە ئەمری ئێران بۆ بەڵام ئەمەیان بە ئەمری ئێران نەبووە ئەمە قورسە بەڵام لە هەمان کاتە ئەکرێ ئەگەر بمانەوێ قەناعەت بەم جۆرە قسەیە بکەین ئەویشەوەیە کە ئەم گروپانە بە تایبەتی لە تشرینی 90 بۆ تشرینی 21 بە حاڵەتێکی گۆڕانکاری گەورە ڕۆیشتون ئەویشەوەیە کە بەڕاستی گەلی عێراق لیان تووڕە بۆ لیان تۆراوە کوشتنی 700 کەس و بریندارکردنی 3 بۆ 8,000 کەس کەم نییە بۆیە لە هەڵبژارنەکانە بەڕاستی گەلی شیعە عقوبەیدان ئەمە لەلایەکی تر بەهۆیەوەی کە حەسارێکی زۆر فشارێکی زۆری ئابووری لەسەر ئێران هەبوو معادلەکە تۆزی عکس بۆ لە ژاتی کەوای ئێران پارەی ئەم میلیشیانە بدات میلیشیاکان پارە و داهاتی عێراقیان ئەدزی و نردەوە بۆ ئێران بۆیە لەوە ئەچێ ئەم میلیشیانش لەگەڵ وەخت و لەگەڵ دەوڵەمەنی و لەگەڵ خۆبەشتزانی جۆرێک لە سربەخۆییان بۆ دروست بوو بێ قەناعەتیان بۆ هاتبێ کە ئەتوانن لای کەم هەندێک پەرچەکردار بکەن بەبێ ئەوەی کەوا ئێران ئەمری پێکرد بن جا پرسیارەکە ئەوەیە ئایا لەم لێرە تا چەند مانگی داهاتوو ئایا ئێران بۆیان ئەپۆشێت ئایا ئێران عقوبەیانەدا چکە بیرمان نەچێت ڕاستە ئێران
زەرری کردووە بۆی کەوا ئەم میلیشیانە لە هەڵبژارنەکانە دۆڕاندویانە، بەڵام هاوپەیمانی تری ئێران هەن کە لە هەڵبژارنەکانە وەزعیان زۆر باشە لە سەروی هەموویانەوە مالیکی. مەڵێ باشە دکتۆر بەرلەوەی بچمە بەشی داهاتووی بەرنامەکەمان. مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراق چەند جارێک ئەوەی ڕاگەیاندووە دەڵێ ئەوانەی ئەو هەوڵە سەرنەگرتویان داوە ناسراون، دەیان ناسین، دەیان دەینە دادگا، بەڵام هەتا ئێستش کە من و تۆ ئەم بەرنامەیە تۆمارەکەین هیچ ناوێک ئاشکرا نەکرا، هیچ لایەنێک سەرزەنش نەکرا ڕاستە و خۆ ئەمەیان بۆ. بەڕای من وەڵامە کورتەکەی بریتە لە وەڵامی پرسیاری پێشترت کاک بەڵێن، ئەویش ئەوەیە کە ترسەکە لە ئێرانە. حکوومەتی عێراقی دەبێت چاوەڕێ بکات تا چەندێک ئێران لە پشت ئەم هەوڵەوەیە ئایا ئەمری کردووە، ئایا ئاگای لێ بووە، ئایا ئاگای لێ نەبووە، ئایا ئاگای لێ بووە قسەی نەکردووە، هەتا مەلەفی ئێران و دەوری ئێران لەم مەلەفا یەکلایی نەبێتەوە قەزا و مەحکەمە و پۆلیسی عێراقی ناتوانێت نهێنیەکان ئاشکرا بکات. هەرچەندە وەکو وتم لەوە چێ کەشفکردنی نهێنیەکان زۆر زەحمەت نەبن، بەڵام مەسەلەکە بوونی داتا و بوونی دلیل نییە، بەڵکو مەسەلەکە بوونی ئەو ترسە سیاسیەیە، ئەو ئیرادە سیاسیەیەکەوە تا چەندێک لە ڕووی سیاسیەوە ڕاستیەکان زەرەر لە پرۆسی سیاسی ئەدا، چونکە ئێستا لە ناو ماڵی شیعە جۆرێک لە تەرابوون دروست بووە بەنەمانی ئەبوو مەهدی موهەندس و قاسم سولەیمانی و مەشغوڵبوونی ئێران بە حدودی ئەفغانستانەوە و بە مەلەفی حوتیەکانی یەمەنەوە و بە مەلەفی نەوەویەوە ئەو توانایی جارانی نییە کەەوە ماڵی شیعە کۆ بکاتەوە، هەتا ئەم دۆخە سیاسی یەکلایی نەبێتەوە بڕوا ناکەم مەسەلە قانونی و پۆلیسەکە بۆ ئاسانی یەکلایی بێتەوە، جورئەتی سیاسی تا ئیسە لەو ئاستان نیە بتوانن بۆ ئاشکراییە دژ بە میلیشیاکان ڕابوەستن. دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت، ئەو هێرشەی بە سێ فڕۆکەی بێفڕۆکەوانی بە بۆم چێنرا و کرایە سەرماڵی سەرۆکوەزیری عێراق کاردانەوەی نێونەتەوەیی و ناوخۆییشی بە دوای خۆی داهێناوە. بۆ نمونە هەر بە دوای هێرشەکەدا یونامی دەستەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق داوایەک ئاڕاستەی عێراقیەکان دەکات بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە و پێویستە بە ئەرچی بەرپرسیارانی خۆیان هەڵسن و ڕەوشەکە ئارام بکرێتەوە و بەشدار بن لە دیالۆگدا بۆ دوورکەوتنەوە لە پشێوی سیاسی و بەرژەوەندی نیشتیمانی عێراق بپارێزن. وڵاتانی تریش وەک چین هەمان مەترسیان هەیە. چین ناڕزایی دەردەبڕێت بەرامبەر ئەو هێرشەی کرایە سەر ماڵی سەرۆکوەزیری عێراق. لە ئێستادا پرۆسەی سیاسی عێراق لە ڕەوشێکی هەستیار و مەترسیداریشدایە. چین هیوادارە هەموو لایەنە سیاسەکانی عێراق یەکگرتووی عێراق بەهێز بکەن و پێکەوەش ئاسایشی نیشتیمانی و سەقامگیری وڵاتەکەیان بپارێزن. سەرکردەی سوپای قودسی پاتزدارانی شۆرشی ئیسلامی ئێران لەسەر بانگێشتی حکوومەتی عێراق ڕۆژی دووشەمە دەگاتە بەغدا و دەکەوێتە کۆبوونەوە لەگەڵ ڕێبەرانی لایەنە شیعەکان و هەروەهاش گەورە کاربەدەستانی حکوومەتی عێراق. تاران ئێستا نکوڵی ناکات لەوەی لە ناو میلیشیا شیعەکاندا خەڵکی شەڕانگێز هەن. مهم هست حفظ آرامش پاراستنی ئاشتی و سەقامگیری لە عێراقدا گرنگە. پێویستە هەموو لایەنەکان یارمەتی بدەن بۆ سەقامگیری لە عێراقدا. خەڵکی شەڕەنگێز هەن کە نایانەوێت گواستنەوەی دەسەڵات لە عێراقدا بە ئاشتیانە بەڕێوە بچێت. لە ڕۆژی ئەو هەوڵە سەرنەگرتووەوە بۆ کوشتنی کازمی شەقامەکانی بەغدا بە هێزی ئاسایشی وڵاتەکە تەندراون. هێزە ئاسایشی و لەشکریەکانتان کار لەسەر سەقامگیری عێراق و پاراستنی دەکەن. موشەکە ترسنۆکەکان و هێرشەکانی درۆنەکانیش نەنیشتیمان دروستەکەن و نائایەندە. تەواوی ئەو هەوڵانەی دەدرێن بۆ پاراستنی سەقامگیری و هێورکردنەوەی ڕەوشەکە نەبوونەتە مایەی ڕەوانەوەی ترس و نیگەرانی عێراقیەکان لە ڕووداوی نەخوازراوی تر. ئەوە تەنها بە ئامانجگرتنی تاکە کەسێک نییە بەڵکو بە ئامانجکردنی عێراقە. بەداخەوە پرۆسەی سیاسی خزاوەتە ناو سەرە و لێژیەکی ترسناکەوە نزیک بووینەتەوە لەوەی لە بنی لیتەکەدا گیر بخۆین. جا ئەگەر شتەکان بەم شێوەیە بڕۆن بەڕێوە ئەوان نزیک دەبینەوە لە ئاژاوەیەکی گەورە. سواء كان على مستوى الكتل السياسية الفاعل السياسي. لامڕۆدا ئەوە ئەرکی هەموو لایەکە تا پێکەوە ڕێگە بگرین لە وێرانکردنی عێراق و سەروەری وڵاتەکەش. کاتێک موشەکێک لە ماڵی سەرۆکوەزیر دەدات دیانی بە ئامانجگرتنی عێراق نابێت بێدەنگ بین، دەبێت خەڵکی ژیر هەبن و دەستیان هەبێت لە کۆتاییهێنان بە بەرەنجامە خراپەکانی ئەو هێرشە. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت
بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. دکتۆر بیلال لە بەشی یەکەمی بەرنامەکەدا ینی باسمان لە ڕۆڵی ئێران و ئێرانیەکان کرد لە عێراقدا لە دوای ئەم هەوڵە سەرنەگرتووە بۆ کوشتنی کازمی پێ دوایە ڕۆڵی ئێران بەرەو کەمبوونەوە بڕوا؟ نازانم، ناتوانم بڵێم بەرەو کەمبوونەوە بڕوات لەوە چێ شێوازەکەی بگۆڕێت. ئێران چەند مەسلحەتێکی هەیە لە عێراقا، هەندێکیان مەسلحەتی مەذهبین، هەندێکیان مەسلحەتی نیشتیمانین. مەسلحەتە نیشتیمانیەکە ئەوەیە ئێران چونکە ئێران بە دوو چاو سەیری عێراق کات، چاوێکیان وەکو چاوی ئێران بەرامبەر بە عێراق، چاوێکیشان وەکو چاوێکی مەذهبی و شیعەگەرایەتی. لە ڕووی وڵات بەرامبەر بە وڵات لە مەسلحەتی ئێرانەکەوە عێراق لاواز بێت. ئیتر ڕئیسەکەی کێنیە مهمەوەی عێراق نەتوانێت ڕۆژە لە ڕۆژان هەڕەشە بێت لەسەر ئێران، هەروەکو چۆن لە هەشتاکانە هەڕەشە بووە. بۆیە ئەمە ڕەبتی بەوە نییە کێسەرۆکە و کێسەرۆک نییە و چۆنە چۆن نییە. ئێران هەموو وەسائلێک بەکارێن بۆیکەوە عێراق هەمیشە لاوازتر بێت، دراوسەیەکی لاواز بێت، هەڕەشە نەبێت. لەم ڕووەوە ئێران درێغی ناکات و بەردەوام بێت و هۆڵەکانی بەکاردێنێت. لە ڕووی مەذهب گەراییەوە ئێران ئێستا استراتیژی تر وابزانم بیر ئەکاتەوە، بیر لە سیستانی دەکاتەوە، کێ دەبێتە جێگیری سیستانی، ئایا کەسێکە بێت کە وەکو سیستانی زیاتر عێراقچێتی ئەکات یاخود نەرمتر لەگەڵ ئێرانە بەرخورد ئەکات، ئەوان لەو مستەوا بیرەکەنەوە. ئەمە لەلایەک مەساڵحی ئێرانیش لە عێراقا لە چەند ئاستێکە خزمەت ئەکرێت. ڕاستە بەشێکی بریتە لە میلیشیاکان، بەڵام لەوە چێ میلیشیاکان لە چەند ڕوویەکەوە ئەتوانن خزمەت بە مەساڵحی ئێرانی بکەن، هەڕەشە ئەبن لەسەر ئەمریکا، دەتوانن لە جاتی ئێران دژمنەکانی ئێران بکەنە ئامانج بەبێ ئەوەی کەوا ئێران ڕاستەوخۆ بەرپرس بێت. لەم ڕووەوە خزمەتێکی زۆری ئێرانیان کردووە هەم لە عێراق و هەم لە وڵاتی ناوەڕاستە. بەڵام لە ڕووی ئابووریەوە بۆ نمونە میلیشیاکان ناتوانن ئەگەر هاتو حکوومەتێکی عێراقی هەبێت کە لە ئێران نزیک بێت لە ڕووی مەسەلەی تیجارە و ئاڵوگۆڕی بازرگانیەوە لەوەچی خزمەتێکی زیاتر بکات. بۆیە پرسیارەکە ئەوەیە ئایا لەم حکوومەتی داهاتوو چ جۆرە عێراقێک بۆ ئێران باشە؟ عێراقێکەوە میلیشیاکان تایە باڵا دەست بن لەو ڕێوەوە زیاتر ئێران خزمەتی مەساڵحی خۆی ئەکات، یاخود کەسێکی وەکو مالیکی و ئەو حیزبە شیعیانەی وەکو مالیکی نزیکن لە ئێران، کەواتە ئێران لە هەردوو حاڵەتەکە باریەوە هەر چلمەنە قازانجی نانەکی ئەو هەر با بڵین کەرەکەی هەر بەرەکەوێ. پرسیارەکە ئەوەیە کێ کەرەکە ئەدا لە نانی ئێران. دکتۆر بۆ خۆ دەزانانی وەکو سەرچاوەکانیش و هەروان نێوەندە نێونەتەوەیەکانیش باسییان دەکرد ئێران ڕۆڵێکی ئەوتۆی نەبوو لە هەڵبژاردنەکەی مانجی دەی عێراقدا و بە بەڵگەی ئەوەی کە خۆشحاڵیش نەبوو بە ئەنجامەکان، ینی دەستێوەردانێکی ئەوتۆشی نەبوو لە هەڵبژاردنەکاندا. بۆ نەمەودووە لەگەڵ ئەگەرەکانی پێکێنانی حکوومەتی ئێراندا ببوورە حکوومەتی عێراقدا، ینی پێ دوایە ئێرانیەکان هەر ئاوا دەستەوە سام بوەستن یاخو کاریگەریەکی زۆر فشارێکی زیاتری ژەکەن بۆ پێکێنانی ئەو حکوومەتەی کە خۆیان دەیانەوێت ئێرانیەکان. پرسیارەکە ئەوەیە ئێران چ جۆرە حکوومەتێکی لە عێراقا ئەوێت، لەوە ئەچێ لە کاتێکاکەوە ترەمپ حاکمە و چونکە ئێران ینی ئێران وازە عێراق بەکار ئەهێنێت بۆ مەساڵحی ئێرانی، وەکو هەوڵمدا لە وەڵامی پرسیارەکەی ترا ئاماژەی پێ بکەم. بەڵام پرسیارەکەی مەساڵحی ئێرانی چییە و عێراق لەکوێ خزمەتی مەساڵحی ئێرانی ئەکا؟ بۆ نمونە کاتێکەوە ئێران حەساری لەسرە، فشارێکی عسکەری لەسرە لە زمانی ترەمپە، ئەوە ضرورە بۆ ئێران کەوا زیاتر احتیمال لەسەر میلیشیاکان بکات، لە ڕێی میلیشیاکانەوە هێرش بکاتە سەر سەفارەت، هێرش کاتە سەر ئەو بنکە عسکەریانەی کەوا سەربازی ئەمریکی لێن، وەکووتم بۆ ئەوەی کەوا ئێران وەڵی شەڕی خۆی بە عێراقیەکان بکات، هەروەکو چۆن لە سووریا شەڕی خۆی بە سووریەکان دەکات، لە لوبنانە شەڕی خۆی بە لوبنانیەکان دەکات، واتە هەتا ئاخر قەترەی عێراقی و لوبنانی و سووری ئێران دیفاع لە خۆی بکات. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئێستا کە بایدن لە حکومایە شێوازی تعاملی مجتمعی نێودەوڵەتی لەگەڵ ئێرانە
گۆڕاوە. ئایا هەر ئەم شێوازی خەزعەلی و عەسائب و کەتائب و ساڕوخ و درۆنە زیاتر خزمەتی ئێرانەکە، یاخود جۆرێک لە حکوومەتێکی تا ئەستێک سەقامگیر لە عێراقا، بەڵام حکوومەتێک بێکەوە بە هیچ جۆرێک هەڕەشە نەبێ بۆ ئێران، لە جاتیەوەی کەوا چەند لایەنێک بێن مەسەرەن ئامانجی ئێران خزمەتی ئامانجی ئێرانەکان بکەن بۆی کەوا هێرشکەن سەر سەفارەت لەوە چ برەوە بڕواکەوە حکوومەتێک بێت بێ ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێرانە بکەن لە 4 ساڵی داهاتەوە بۆەوەی کەوا ئەو زەرەرە ئابووری کەوا ئێران کردوێتی بێتەوە سەر جۆرێک لە نۆرمەڵ و طبیعی و ئاسایی بێتەوە جارێکی تر. واتە مەساڵحی ئێرانی شتێکی سابت نییە بڵێ هەر ئەمە شێوە ئەمە مەسلحەتی ئێران یەک شتە و شێوازەکانی ئێران یەک شتە. مەسلحە ئەساسیەکان وەکو ئاماژەم پێکردەوەیەکەوە عێراق لاواز بێت، ئەوەیەکەوە عێراق بدۆشێت، ئەوەیەکەوە لە عێراقەوە هێرش نەکرێت سەر ئێران. ئەمە بە میلیشیاکان بە جۆرێک خزمەت دەکرێت، بەڵام لە هەمان کاتا بە حکوومەتێکی لاواز بە جۆرێک تر خزمەت دەکرێت، سەرۆکوەزیرانێکەوە لەوانەیە بە تەواوەتی سەر بە ئێران نەبێت وەکو عادل عەبدولمەهدی، بەڵام سەرۆکوەزیرانێک بێت بۆ منە لاواز بێت، شەرت و شروتی لەسەر بێت، مەرجی لەسەر بێت. بۆیە ئێران لە بە یەک شێوە تەعامل ناکات و لە یەک شێوازەوە لەلایەن یەک گروپەوە تەعامل ناکات. مەساڵحی ئێرانی ئەکرێ بگۆڕدرێت و شێوازەکانیشی ئەکرێ بگۆڕدرێت و هەندێکیش لە حکوومەتی عێراقیە و من ضمنیها کاظمیش دەیانەوێت ئەمە بە ئێران بڵێن کاکە تۆ ئەوەی کەوا تۆ خەزعەلی بۆتەکە وەرە باەن بۆت بکەین، بەڵام لە جاتیوی لە ڕێی میلیشیا و تەقوتۆقەوە بێت، لە ڕێی دەوڵەتەوە بێت، لایکەم هیچ نەبێت جۆرێک لە ڕێز بۆ دەوڵەتی عێراقی هەبێت. لەوانەیە ئێرانیش تا ئاستێک بەمە ڕازی بوو بێت، بە تایبەتی ئەگەر هات و وا دەرکەوێت کە ئەم میلیشیانە زیاد لە حەدی خۆیان دەرچوون، پێیان زیاد ڕاکێشاوە و لاوەزبوویشە لە هەڵبژاردنەکانە بۆ ئێران هەر زۆر زەرەر نییە، چونکە خەریک بوو تۆزێک خۆیان لێ ئەبوو بەشت ئەم میلیشیانە. ئیسا ئەگەر ئاوا لاواز بن ئێران زیاتر توانێت جارێکی تر جڵەویان ڕابکێشێتەوە بێتەوە ژێر کۆنتڕۆڵی خۆیان. زۆر بە کورتی ئەگەر پێمی بڵێ ینی جەنابەت ئاماژەی بەوە دەکەی کە دەڵێی ئێران ناخوازێ عێراق لەسەر پێی خۆی ڕابۆستێت و عێراقێکی لاوازی دەوێ عێراق دابدۆشێ سەرکردە عێراقیەکان بە میلیشیاکانیشەوە بە ڕێبەرانی سیاسی میلیشیاکانیشەوە. لەم دۆسەیە تێگەیشتون مانای چیە کە عێراق لاواز بێ یا عێراق دابدۆشرێ؟ تێگەیشتون و نانیشی پێوە ئەخۆن کاک بڵێن بەداخەوە لە عێراقا ئێستا تۆ سەرکردەیەک لایەنێک گروپێک نابینیت کەوا بەڕاستی عێراق چێتی بکات، بە معنایەوەی کەوا هەوڵ بدات کەوا عێراق دەوڵەتێکی بەهێز بێت، سوپایەکی بەهێزی هەبێت، ئابوورێکی بەهێزی هەبێت، بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەسێت. بەعکسەوە هەمویان ئەم دۆخەی ئێران یاخود سراعی ئێران و ئەمریکا بەکارێنن بۆ وەرگرتنی پۆست، بۆ مانەوەیان لە دەسەڵاتە، تەنازولاتەکەن بۆ ئێران لە مقابلەوەی کەوا ئەم وەزارەتە بۆ ئەوان بێت، یاخود ئەو مەسلحەتە بۆ ئەوان بێت، یاخود ئەو عەقدە بۆ ئەوان بێت. واتە کەس نایەت ئەم دۆخە من جەنابەت وەکو تەحلیل باسی ئەەکەین بێتە مەسەن سوورەی بەر لەشکر بەرامبەر بە ئێران ڕابوەسێت، چونکە لەلایەکەوە بەرگە ناگرن ئێران هەر کەسێک ئاوا ئەم جۆرە سەرەتاتکێ بکە لێی ئەدات بۆ یەن بەکاری دێنن. زۆربەی شەڕی نێوان کورد و کورد لەسەر پۆستەکان عەرەب سونە و سونە شیعە و شیعە ئێرانیەت سڵحیانەکات. ئیتر ئەم دەوری سڵحکەریش دائیمەن بە جۆرە لە جۆرەکان ڕێگەدانە بۆی کەوا ئێران بێ بڕیار بدا کێ ئەیخوا و کێ نایخوا، کێ لەسەر مێزە و کێ لەسەر مێز نییە. بۆیە بەداخەوە لایەنە عێراقیەکان بەم نەفەسە عێراقیە نیشتمان پەرورانە تەعامل ناکەن، ئیستیغلالی ئەم سیراعانە ئەکەن بۆ منفعەتی حیزبی شخصی لایەنی تەنانەت تاکە کەسی خۆشیان بەداخەوە قسەیەکە. دکتۆر دەگەڕێمەوە بۆلات کوژرانی خۆپیشاندەران و چالاکوانانی عێراقی لە ساڵی 2019دا بۆ هۆکاری سەرەکی فشارکردنی شەقامی عێراقی و دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیری ئەو کاتەی عێراق. لەم یەک دوو هەفتەیەی ڕابردووشدا ژمارە لە خۆپیشاندەرانی پشتیوانی لە باڵە سیاسیەکانی حەشدی شەعبی دەکەن کوژران. ئەو کاریان کردووە تا سەرنجی خەڵک لا بدەن لەسەر کوشتنی ئەو خەڵکە بێتاوانانەی لەسەر شەقامەکان داوای مافی ڕەوا و دیموکراتیانەی خۆیان دەکرد. ئەوەی ڕوویداوە کوژرانی ژمارەیەک خەڵک و برینداربوونی بە سەدان کەس بووە لە گەنجەکانمان. داواشمان ئەوەیە سەرۆکوەزیر چارەسەرێکی ڕاستەقینە بدۆزێتەوە تا تووڕەی گەلی عێراق لەسەر ئایندەی نادیار کەم بکرێتەوە. ئێستاشی لەگەڵدابێ لایەنگرانی ئەو لایەنە سیاسیانەی حەشدی شەعبی هەر بە زمانی هەڕەشە و گوڕەشە قسە لەسەر کاظمی و لەسەر حکوومەتەکەشی دەکەن.
طبعا هي تمثيلية واضحة من رئيس الوزراء. بێگومان ئەوە نمایشتێکی ئاشکرای سەرۆکوەزیر بوو بۆ داپۆشینی تاوانەکانی خۆی و سەرکردا ئاسایشیە خیانەتکارەکانیشی کە بوونە مایەی کوژرانی ڕێبەرە جیهادیەکان. داوا دەکەین ئەو شانۆگەریە گاڵتە بازاڕ و شەرمەزاریە کۆتایی پێ بهێنرێت، چونکە بەرەنجام کازمی نەفرەت لێکرا و هەر دەبێ بڕوات. عەشرەتەکان و منداڵانی قوربانیەکان هەرگیز تۆیان لەبیر ناچێتەوە. باش بزانە هەر کەسێکی پشتیوانی لە کازمی کردبێت بۆ 1 ساتە وەختیش چییە هیچ سوودێک نابینێت. ئەم عێراقی بەرگریکاران و مجاهیدەکانە. ئەوەی جێی سەرنجیشە لە عێراقدا دووبارەکردنەوەی ڕوانینەکانی کۆماری ئیسلامی ئێرانە وەک ئەو دیاردەیە تا لۆمەکان لە خۆت دوور بخەیتەوە لۆمەی لایەنی تر بکە. ایالات متحده تا چەندێک زووتر ئەمریکا سەرچاوەکانی ناجێگیری ئاسایشی لە عێراق بەرێتە دەرێ ئەوە گەل و حکوومەتی عێراق دەتوانن باشتر ئاسایشی وڵاتی خۆیان بپارێزن. بەشێکی بەرچاوی عێراقیەکان لە ئایندە دەڕوانن و دەشزانن ئەو جۆرە هێرشانە زیانێکی گەورە بە ئایندەی وڵاتەکەیان دەگەیەنێت. با ئامانجکردنی ماڵەکەی مستەفا کازمی لە ناوچەی سەوزدا دەبێتە مایە ئاژاوە، بۆشایی ئاسایشی دروست دەکات، بۆشایی ئابووری، بۆشایی خزمەتگوزاری لە هەموو بوارەکاندا و بێگومان ئەمەش کاریگەریەکی خراپی دەبێت لەسەر ڕەوش و پرۆسەی سیاسیش. با ئامانجکردنی کازمی دەبێتە مایە کێشە لە نێوان لایەنە سیاسەکاندا و پرۆسەی پێکێنانی حکوومەتی داهاتوش دوا دەخات. دکتۆر بیلال هەروەکو لە کەمێک لەمەوە بەریانی ئاماژەم پێکرد حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لەسەر کوژرانی خۆپیشاندەران و خوێنڕشتنی عێراقیەکان ناچارکرا دەست لە کار بکێشێتەوە. لە ئێستادا دەرفەتی ئەوە هەیە کازمی دەست لە کار بکێشێتەوە چووکار وەکو عێراقیەکان خۆیان باسیەکەن چەند خۆپیشاندەرێک کوژراون و بە سەدانیش بریندارن. بڕوان ناکەم کازمی لەسەر ئەوە دەست بکێشێتەوە، ئەوەشی کە لە ڤیدیۆکانە دەرکەوت کە سەرۆکوەزیرانی پێشوو عادل عەبدولمەهدی گلەی لە حکوومەتی عێراقی و گلەی لە حکوومەتی کازمی دەکات، ئەوە ئیتر ئاستێکی سیر و سەمەرەیە لە شەرم نەکردن. حکایەتێکم بیرەخاتەوە ئەڵێ جارێکیان کەسێک باوکی خۆی کوشت بوو محاکەمە ئەکرا لە قازی پاڕایەوە کەوا ڕەحمی پێ بکات و نەرمی بنوێنێ چونکە هەتیوە. بۆیە عادل عەبدولمەهدی گلەیی بکات لە حکوومەتێک بڵێ هاوڵاتیانی کوشتووە یاخود خۆپیشاندەرانی کوشتووە. بەڕای من ینی لە عێراقا لەوە چ عیب نەبێت، بەڵام لە هەر وڵاتێکی ترا بووایە عیبەیەکی گەورە ئەبوو. بەرحاڵ لایکەم حکوومەتی کازمی دەڵێت ئێمە لێپێچینەوە دەکەین، نایە بڵێت کەسانێک لە تەرەفی سێیەم لە مەریخەوە لەکوێوە هاتوون و خەڵکیان کوشتووە. لایکەم ئەڵێت ئەوە هەڵەیە و دەبێت لێکۆڵینەوە بکرێت. لایکەم مەسئولیەتێک وەرەگرێت. بەداخەوە حکوومەتی عادل عەبدولمەهدی تا ئێستا مەسئولیەتی هەڵنەگرتووە، بەداخەوە عادل عەبدولمەهدی تا ئێستا محاکەمە نەکراوە و بەداخەوە تا ئێستا چەند کەسێک نەبێت لێرە و لەوێ نزیکەی 700 کەس کوژان و هەزاران کەس برینار بوون لە تشرینی 2019 و هەروە بە ئاسانی دەمێکەڵەن خەتای ئەمریکایە، دەمێکەڵەن ئیسرائیلە، دەمێکەڵێن لە مەریخەوە هاتوون و هەتا دوایی لە عێراقا ئەو هەموو خوێنە ئەڕژێ و هیچ مەسئولیەتێک لە ئارانیە. ئیترەوە دۆخی ئەو وڵاتەیە، بۆیە ئەبینی خەڵکان بە لێشاو لەگەڵ بوونی هەر دەرفەتێکا هەوڵەدەن وڵاتەکە جێبێ هەڵن و بەرەو بەلاڕوسیا و بەرەو ئەو ناڕەحەتی و ناهەمەتیانە ئەڕۆن. دکتۆر بەڕای جەنابە ئەگەری هەڵایسانی شەڕێک لە ناو ماڵی شیعەدا چەندە؟ دەزانین کە ئێرانیەکان هەوڵێکی زۆرە دەن ڕێگە لەو شەڕە بگرن، بەڵام ناکۆچیەکانی ناوماڵی شیعە ئەوەندە قوڵ بۆتەوە کە بە هەر ئاڕاستەیەکە بیری لێ بکەیتەوە ئەدوا بەرەو شەڕێکی قورسی خوێناوی. جنابەت ئاماژەت پێکرد ئێران نایەوێ شەڕ بکەن و سەماحەتی عەلی سیستانیش نایەوێ شەڕ بکەن. ئەم دوو هێزە دژی شەڕی شیعە و شیعەن لە ناوخۆی عێراقا. بەڵام ئێمە چەند گروپێکمان هەن، ئەم گروپانە هەمووی چەکیان هەیە و ئەم چەکەیان بەکارهێناوە دژی گەلی عێراق، دژی یەکتر. ئەمە یەک. دوو شەڕی پارەیە کاک بەڵێن. تۆ باسی ملیارەها دۆلارەکەی کەوا بەڕسمی ئەچێ بۆ حەشدی شەعبی، ملیارەها دۆلار کەوا بەڕسمی لە ڕێی ئەم وەزارەتانەی کەوا ئەم میلیشیانەی کەوا حیزبی سیاسیان هەیە. ئێمە جاران لە عێراق و لە کوردستانە حیزب هەبوو، میلیشیای هەبوو یا باڵێکی عسکەری هەبوو. ئیسە تۆ میلیشیات هەیە لە عێراقا کەوا
باڵی سیاسی هەیە معادلەکە عکس بۆتەوە و بەهۆی ئەم باڵە سیاسیانەوە بەڕسمی و بە قانونی بە بوجە ملیارەها دۆلاریان دەسەکەوێت غەیری ئەو هەموو حدود و گەندەڵی و قاچاقچێتیەکەوە پارەی ملیارەهای پێپەیاکەن ئیسە بە هەڵبژاردنێکەوە کابرا ئەسڵن لە مۆخ و عەقڵ و ئایدۆلۆژیایە قەناعەتی پێی نییە بتێ بڵێ وەڵاهیتە تۆ ئەم ملیارانە لێ ئەسەنینەوە کابرایتر چەکە و ئاربیجیە و درۆن و هەموو شتێکی پێیە لەو مۆزوعە و لەبەر خاتی ئەو پارەیە بەخوا بێگوێی ئێرانی شەکە لەبەرەوەی کەوا ئەو نانەچەورە بۆ ئاسانی دەستیان لێ نابێتەوە بە تایبەتی کە بۆ ئاسانیە دەستیان کەوتووە بۆیە هەموو شتێک ئەکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر هات و شەڕی لەسەر بکەن لە هەمان کاتا لە خۆشیانی تێکەدەن جا ئالێرایە ڕۆڵی ئێران و ڕۆڵی سیستانیەتە ئاراوەکەوە ئێران و سیستانی واسی دەکەن لایکم حکومەکە لای شیعە بمێنێتەوە بەڵام ئەم لایەنانە هەر کەسە سەری بەرلوتی خۆیەکە ڕۆڵی ئایەتوڵڵا سیستانی لە شەڕی داعشدا فتوایەکیدا ئەم هەموو هێزەی حەشدی شعبی دروست بوو پێ دوایە ئەو مەترسیانەی کە لەسەر ماڵی شیعە هەیە وها لە ئایەتوڵڵا سیستانی بکە فتوایەک بدا بۆ هەڵوەشانەوەی هێزەکانی حەشدی شعبی بڕۆ ناکەمەوە فتوایە بدا لەبەر سببێکی بەڕای من سادە ئەویژەوەی ئەگەر فتوواکە بدا کەس بەگوێی ناکە بۆ بەگوێی ناکە لەبەر ئەو ملیارە دۆلار و نانەچەورەیەکەوە پێشتر ئاماژەم پێکرد یکەواتە عێراق لەو ڕەوشە پڕمەترسیدارەدا دەمێنێتەوە ناوماڵی شیعە بە گشتی ناوماڵی شیعە ئێستا جۆرێک لە بۆچوونی جیاواز جۆرێک لە سیراع لە ناو بێتی شیعیا دروست بووە هەندێک کە تۆزێک عەقڵانەتر و حەکیمانەتر بیرەکەنەوە ئەزانن کەوا ئەمە فرسەتێکەوە هاتوۆتە پێشەوە کەوا بۆ یەکەم جار لە عێراقا شیعە حاکمە بۆیە ئەگەر هاتوو لەسەر حسابی دۆڕاندنی تۆزێ پارە و تۆزێ منسەب و تۆزە تەنازولاتیش بێت ئەم حکومە شیعیە لە دەستی شیعە بمێنێتەوە هێشتا هەر بە گرنگی ئەزانن بەڵام بەداخەوە ئەمانە کەمینن ئەوی تری ئەڵێ نا هەر بە زەبری شەق و زلە و درۆن و ئاربیجی دەیانەوێ ئەوەی کە لەبەر چاو و لەبەر دڵە بپارێزن بیر بەو شێوە استراتیژیە بیر ناکەنەوە ئەوانەی کە بە استراتیژی بیرەکەنەوە تا ئاستێک ئێران تا ئاستێک سیستانی تا ئاستێک ئەو حیزبە شیعیانەی کەوا لای کەم مێژوویەکیان هەیە لە حیزبایەتیە بەڵام ئەم گروپە تازانەی کەواوەکو قارچک هەڵتەقیون لە پڕێکەوە بوون بە کوڕێک ئەوان بۆ جۆر استراتیژیە بیر ناکەنەوە تەنها بەرلوتی خۆیان ئەبینن بۆیە پرسی هەڕەشەی شەڕ بەڕاستی لەو ئاستایە خاڵێکی تر بیرمان نەچێت سیستانیش دەیەوێت ینی هەیبەتی پۆست و خۆی بپارێزێت قسەی خۆی خەسار نەکات بینیمان کە لە 2021 بۆ هەڵبژاردنەکانی 2021 بەیاننامەی دەرکرد و داوای لە خەڵک کردکەوە لە هەڵبژاردنەکانە بەشدار بن بەڵام سەیرەکەی سەر ڕای ئەوەش ڕێژەی بەشداربوون لە شاری نەجەف خۆی یەکێک بوو لە کەمترین ڕێژەی بەشداربووەکان ویش دەزانێت کەوا ئەو تەسیرەی جارانی نەماوە بۆیە نایەوێت قسەی خۆی بشکێنێت قسەیەک ناکات کە بزانێت ئەشکێت دەوێت قسەیە بکاکەوە ئەزانێت سەرەگرێت و یا بۆی دەچێتە سەر پۆست و مەکانەتی نەجەف لەوە زیاتر کەم نەبێتەوە چونکە بەڕاستی ئەم میلیشیانە کاک بەڵێن بێڕوون و سیستانیش لە بێڕووییان ئەترسێت بەڵێ دکتۆر بەرەو کۆتایی بەرنامەکەم دەڕۆم ئەگە بکرێ بە کورتی پێم بڵێ هادی عامری ئێستا هەڕەشەی ئەوە کار سەرۆکی با بڵین بەرەی فەتح یالانی فەتح هەڕەشەی ئەوە کە لە پرۆسەی سیاسی عێراق دەکشێتەوە مانەوەی هادی عامری یەک شانەوەکەی کامیان زیاتر لە بەرژەوەندی عێراقا بە کورتی فەرموو هادی عامری ئێستا لاوازە بۆیە بەڕای من کشانەوەی یاخودمانەوەی تەسیرێکی زۆری نابێت لە حکوومەتی داهاتوی عێراقیە دکتۆر سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم سپاس بۆ جنابیشت کاک بەڵێن زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس دەکەم ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی